جنابی قازی وا دیارە هەروەک کەوتان ئەوانە شێت بوون هەموو ئەشکەنجەیەکیان قبول کردو تا قسەی خۆیان بکەن وا نازانن کەوان کەوتونەتە بەڕقی خوداکان ڕەنگە پێشنیارێکم هەیە وا باشتر نییە چەند ڕۆژێک دەرفەتیان پێ بدەین تا بەڵکو تووڕەی خوداکاندا مرکێ و شێتیوانیش چابێتەوە ئێوە ئەمانە ناناسن ئەوان دەست لە بیر و باوەڕی خۆیان هەڵ ناگرن ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەیان زیاتر دەبێ و هەموو جەیەک و هەموو کەسێک بە هەڵەدا دەبن بە تایبەت ئەمەیان کە دەبێت لەناو بچێ وتت ناوی چ بوو؟ ئەدونیا بەڵام ئەتۆ ئادونیا ئەم زۆنە لە خاز دەدرێی تا بەسەر ئەو بمری تەرمەکەت لەسەر خاز دەمێنێتەوە تا ببێتە عیبرەتی ئەوانی دیکە دقی ئەو حکومە بنووسە یان بن من تینومە تۆ لە بیستنی هەواڵی ئادامی خۆت کەیف خۆشی؟ من خوداکانی ئێوە دەناسم مەگەر تۆش خودای من دەناسی؟ نا من خودای ئێوە ناناسم ئەگەر ناسیبات حەقت بە من دەدا کە زیاتر لەمانە تا مەزرۆی دیداری ئەو بم هو ئادونیای مبلغە ئادونیای مبلغە لێ خۆیەتی ئەوەی لە دواوە دانیشتووە فدیەس باڵە بیر لە چی دەکەیەوە؟ لە بیریوانەدا تێگەیشتن لەوانە بەڕاستی ئەستەمە